سڵاو خۆشەویستان چۆنن هیوادارم باش بن ئەمڕۆ فیلمی ئەنیمەیشنی شڕێکمانەیە ئەمە بەشێکی ترە لە ئەنیمەیشنە کە بڵاوەکەینەوە پێشتر بەشی ترمان زۆر بڵاو کردێتەوە و ئەگەر تا بینیەوە دەتوانن سەریێوانیش بکەن باشە با زۆر تاخیر نەبین و دەست پێ بکەین. پێشتر لەوانەکانە زۆر باسی هۆڵدانم کردووە هۆڵدان ئەگەر سیرتان کرد بە یەکسەر زانن چکە زۆر باسمان کردو هۆڵدان زۆر زەختم لێ کردوەوە واتای چییە هۆڵدان واتە چاوەڕێکە لە جیاتیەوەی بلی ویت بلێ هۆڵدان زۆر پرۆفیشناڵتر دەرەکەوی باشە هۆڵدان چاوەڕێکە هۆڵدان ناو چاوەڕێکە ئێستا Where did that come from واتە ئەوە لە کوێوە هات Where did that come from واتە ئەوە لە کوێوە هات ئەوە لە کوێوە هات ئەویش وتی what واتە چی مەبەستت چییە کە ئەو شتە لە کوێوە هات Where did that come from ئەوە لە کوێوە هات ئەوە لە کوێوە هات That back there, that was amazing. That back there, that was amazing. That back there that was amazing واتە ئەوە لە دواوە لەوێ سەرنجڕاکێش بووە That واتە ئەوە back there واتە لە دواوە لەوێ ئەها لەوێ لە دواوە back there واتە لە دواوە لەوێ That was amazing سەرنجڕاکێش بوو Where did you learn that? Where did you learn that? Where did you learn that Where لەکوێ did you learn فێر بوویت that ئەوە واتە لە شۆ فێر بوویتەوە Where did you learn that لەکوێوە فێر بوویت Well, when one lives alone. Well, when one lives alone واتە باشە کاتێک کەسێک بەتەنیا ئەژێت ئەها well واتە چی باشە well باشە لای خۆمانە لێنە باشە ئەو شەلی well when کاتێک when واتە کەسێک when واتە کەسێک باشە one lives واتە ئەژێت کاتێک کەسێک ئەژێت alone بەتەنیا alone واتە بەتەنیا when one lives alone واتە کاتێک کەسێک ئەژێ بەتەنیا One has to learn these things in case there's a. One has to learn these things in case there's a واتە کەسێک ئەبێت فێری ئەو شتانە بێت ئەگەر هاتوو هەبێت ئاسێکە با پێتان بڵێم چۆنە one واتە کەسێک باشە یەکێک کەسێک one واتە کەسێک یەکێک has to ئەبێت has to واتە ئەبێت learn فێر بێ these things ئەو شتانە کەسێک ئەبێت فێری ئەو شتانە بێت in case واتە ئەگەر هاتوو یان نەوەک ئەگەر هاتوو there's a هەبێت there's a واتە هەبێ قسەکەی تاو نەکردووە ڕاستەوخۆ قسەی ترەکە بزانین لێ چی There's an arrow in your butt. What? There's an arrow in your butt. What? There is an arrow. Arrow واتە تیر. There is an arrow. Arrow ها وشي نساو arrow وچۆن خوێندرێتەوە arrow واتە تیر. In your butt. Butt B-U-T-T butt ئەوها خوێندرێتەوە واتە سمت. Butt. جالێ تیرێک هەیە لە سمتت. تیرێک هەیە تیرێکی لێ دراوە لای سمت شڕێکەوە. جالێ تیرێک لێ دراوە لە سمتت. ئەوی شڕێکش لە چی؟ Oh, would you look at that? Oh no, this is all my fault. Would you look at that? Would you look at that? Would you look at that? باشە بڵێن would you? Would you look at that? واتە ئەرێ دەکرێت سەیرێکی بۆ بکەی ئەمە شڕێک وای وت فیۆناش وتی No, this is all my fault. واتە نەخێر ئەوە هەمووی هەڵەی منە. Fault واتە هەڵا. This is all my fault. ئەوە هەمووی هەڵەی منە. Fault واتە هەڵا. I'm so sorry. Why? What's wrong? I'm so sorry. Why? What's wrong? فیۆنا وتی زۆر داوای لێبوردنەکەم ئەنجا کارەکەش وتی Why? What's wrong? واتە بۆچی چی ڕوویداوە What's wrong? چی بووە چی ڕوویداوە Shrek's hurt. Shrek's hurt. Shrek's hurt. فیۆنا پێی وتی شرێک ئازاری پێگەیشتووە hurt واتە ئازار باشە ئەگە بە کەسێک بڵێ you hurt واتە تۆ ئازارت پێگەیشتووە Shrek's hurt واتە شرێک ئازاری پێگەیشتووە ئەنجا کارەکەش هەڵبەزایەوە وتی شرێک ئازاری پێگەیشتووە Oh no, Shrek's gonna die. No, Shrek's gonna die. واتە نەخێر شرێک ئەمرێ Shrek's gonna die واتە شرێک ئەمرێ die واتە مردن Donkey, I'm okay. Oh, you can't do this to me, Shrek. I'm too young for you to die. Oh, you can't do this to me, Shrek. I'm too young for you to die. You cannot do this to me, Shrek. I'm too young for you to die. واتە تۆ ناتوانی ئەوە بکەیت لەگەڵ من شرێک من زۆر گەنجم بۆ ئەوەی کە تۆ بمریت باشە
تو لێ نووسراوە TOO واتە زۆر، یانگ واتە گەنج، دای واتە مردن وەکو وتمەوە شتە گرینگەکان بوون. Keep your legs elevated. Turn your head and call. Keep your legs elevated. Turn your head and call. لێرە وشەی زۆری تێبووی فێر بن ئەلێ keep your legs elevated turn your head and cuff واتە چی؟ باە یەکە بە یەکە بیانکەین بە کوردی. keep واتە بیهێڵەرەوە واتە ڕای بگرە بیهێڵەوە. your legs واتە قاچەکانت ڕابگرە elevated واتە بەرزی elevate واتە بەرزی ئەلێ keep your legs elevated واتە قاچەکانت بە بەرزی ڕابگرە. turn واتە بیسوڕێنە turn your head واتە سەرت بسوڕێنە و and cuff بکۆکە. ئەم قسە پزیشکیانەی بیستووە کەرەکە ئیتر هیچ پەیوەندی بەم دۆخەوە نییە بەڵام لە خۆی باسێکە لە شڵەژانە. keep your legs elevated turn your head and cuff واتە قاچەکانت بە بەرزی ڕابگرە و سەرت بسوڕێنە و بکۆکە. Does anyone know the Hamlet? Donkey, calm down. Does anyone know the Hamlet? Does anyone know واتە هیچ کەسێکە زانێت؟ هیچ کەسێک هێملیکە زانێ؟ هێملیکە نازم وشێکی پزیشکیە ناوە لە وشێکی پزیشکی وەکو وتم ناوێکی پزیشکیە تر نازم زۆر بۆچی بەکاردێ جالێت هیچ کەسێک هێملیکە زانێت؟ اینجا فیۆناش هاتوو یەکسەوتی donkey calm down واتە کەرەکە ئارام بەرەوە calm down ئارام بەرەوە زۆریش بەکاردەیە کاتار بن.